بۆچی سەرکردە و وڵاتە زلهێزەکان داوا لە ژنانی وڵاتەکانیان دەکەن منداڵی زۆرتر بخەنەوە؟ تورک چۆن باسی ژن و پیاوە لادێنشینەکانی کوردی کردووە سەبارەت بە خستنەوەی منداڵ؟ دەسەڵاتدارانی جیهان یاخود لایەنگرانی سیستمی دەوڵەت نەتەوە سەربەری ناکۆکی و ململانەکانیان بۆ خۆسەپاندن هەمویان لەسەر یەک شت کۆکن، ئەویش ئەوەیە ژنان پێویستە منداڵی زیاتر بخەنەوە و ڕێژەی دانیشتوان زیاتر بکەن. ئەمەش بەکارهێنان و چاولێکردنی ژنە وەک مەکینەیەک بۆ شەڕی بایۆلۆژی. لەم چەند ساڵی دوایدا دەسەڵاتدارانی جیهان پەنایان بردۆتە بەر سیاسەتێکی دیکە کە بە هەمان شێوەی سیاسەتەکانی دیکەیان لەسەر جەستەی ژن بیناکراوە. داوا لە ژنان دەکەن منداڵی زیاتر بخەنەوە و ژمارەی دانیشتوان زیاتر بکەن. با پاساوی ئەوەی وڵاتەکان پێویستی بەنەوەی نوێ هەیە، بە پێچەوانەوە لە دژی نەتەوەکانی تر کۆمەڵکوژی ئەنجام دەدەن. ئەگەرچی لە ڕواڵەتدا بانگەشەی سنووردارکردنی منداڵ خستنەوە دەکەن، بەڵام وڵاتانی وەکو چین، ئەمریکا، کۆریای باکوور و رووسیا کە بەشێکیان لە ڕووی ئایدۆلۆژیا و سیاسەتەوە دژ بەیەکن لەسەرەوە کۆکن پێویستە ژنان منداڵی زیاتر بخەنەوە. سەرباریەوەی دوایین توێژینەوە و ئامارەکان ئاماژە بە زیادبوونی مەترسیداری ڕێژەی دانیشتوان دەکەن لەسەر زەوی و لە ساڵی 2022دا ژمارەی دانیشتوان 8 ملیار کەسی تێپەڕاندووە. لە مانگی ڕابردوودا سەرکردەکانی رووسیا و چین و کۆریای باکوور هەمویان لێدوانیان داوە و داوایان لە ژنان کردووە هەنگاوێک بەرەو پێش بنێن و بە منداڵبوون خزمەت بە وڵاتەکەیان بکەن. سەرەتا شی جیپینگ سەرۆکی چین دەست پێشخەری کرد و لە مانگی تشرینی یەکەمدا بە فێدراسیۆنی ژنانی سەرتاسەری چینی کە گرێدراوی حیزبی شیوعیە ڕایگەیاند ژنان دەبێت یارمەتی دەربن لە دامەزراندنی ڕوتێکی نوێی خێزان. لە 28 مانگی تشرینی دووەمدا ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا داوا لە ژنانی رووسیا دەکات کە بگەڕێنەوە بۆ ڕەگ و ڕیشەی خۆیان و وەک باوانیان بە جۆرێک 7 منداڵیان زیاتریان ببێت. هەروەها لە چواری کانونی یەکەمدا کیم جۆنگ ئون سەرۆکی کۆریای باکوور بە گریانەوە ئاماژەی بە دابەزینی ڕێژەی لەدایکبوون لە وڵاتەکەیدا کرد و داوای لە ژنانی کۆریای باکوور کرد منداڵی زیاتر بهێنە دنیاوە. جگە لەمانەش سەرمایەدارەکانی جیهان کە ئابووریان کۆنتڕۆڵ کردووە بە هەمان شێوە بانگەشەی ئەوە دەکەن پێویستە ژنان منداڵی زیاتر بخەنەوە. یەکێک لەوانە ئیلۆن ماسکە و باوکی 10 منداڵە لە پێگەی ئێکس کە خۆی خاوەندارەتی دەکات نووسیوێتی ئەوانەی بە مەبەست ڕێگەنادەن منداڵیان ببێت کەسانێکن ئەخلاقێکی زۆر ناشرینیان هەیە، کاتێکیش تەمەنیان هەڵدەکشێت داوا دەکەن منداڵی کەسانی دیکە وەک پەرستار و کارمەندی خانەی بەساڵەچوان چاودێریان بکەن. هۆکاری بانگەشەکانی ئەو زلهێزەی جیهان چەند ئامانجێکی لە پشتە، ئەوانیش دروستکردنی سوپایەک لە کرێکار کە بە نرخێکی کەمکار بکەن و ئابووری خۆیانی پێ زیاتر بکەن بێ ئەوەی گرنگی بەوە بدەن هەبوونی ئەو ژمارە زۆرە دانیشتوانە ڕێژەی بێکاری و هەژاری زیاتر دەکات. جگە لەوەش بەهۆی جەنگەکانەوە ژمارەیەکی زۆر سەرباز کوژراون، بە تایبەت رووسیا لە شەڕی ئۆکرانیادا تا ئێستا 290,000 سەربازی لەدەستداوە. ئەمریکاش یەکێکە لە وڵاتانەی بەردەوام لە جەنگدایە و بەردەوام پێویستی بە ژمارەیەکی زۆری سەرباز هەیە. چین بەهۆی سیاسەتی پێشووی کە ڕێگەی نەدەدا خێزانەکان یەک منداڵ زیاتریان هەبێت، دانیشتوانەکەی ئێستا کەسانی بە تەمەن و گەنجەکانیش خواستی دروستکردنی خێزان و منداڵیان نییە. ڕۆژی 19 تشرینی یەکەمی 2022 لە مەراسمی دەست بەکاربوونی محەممەد علی چەلەبی پەرلەمانتاری پێشووی جەهاپا وەک پەرلەمانتاری نوێی ئاکەپا ئەردۆغان گفتوگۆی لەگەڵ ئەو پەرلەمانتارە و هاوژینەکەی کرد و پرسیاری ئەوەی لێکردن کە چەند منداڵیان هەیە. دوای وەڵامدانەوەیان ئەردۆغان ڕخنەی لە دوو هاوژینەکە گرت کە ژمارەی منداڵەکانیان کەمە و پێیوتن پێویستە 10 بۆ 12 منداڵیان ببێت. لە سەردەمی کابینەی پێشووی تورکیاشدا سلێمان سۆیلۆ وەزیری ناوخۆی تورکیا لە لێدوانێکدا دەڵێت پێشتر کوردەکان لە گوندەکان 10 بۆ 12 منداڵیان دەبوو، بەڵام خۆشبەختانە دوای هاتنیان بۆ ناو شارەکان و سەرقاڵبوونیان بە جەنجاڵی شارەوە ئێستا تەنها 3 بۆ 4 منداڵیان دەبێت. ئەمەش دەرخەری ئەو شەڕە بایۆلۆژیەیە کە دەوڵەتە داگیرکەرەکان دەیکەن، دەیانەوێت ژمارەی خۆیان زیاد بکەن و نەیارەکانیشیان کەم بکەن. ئەم شەڕەش لەسەر جەستەی ژن بەڕێوە دەبن. ئەم داواکاریانەی دەسەڵاتداران دەرخەری ئەو ڕاستیەیە پیاوانی دەوڵەت ژن تەنها وەک ئامێرێک دەبین و پێیان وایە دەبێت ژن منداڵی زۆر بخاتەوە.
لە ڕوانگەی ژنۆلۆژیەوە کاتێک مرۆڤ پێناسەی خێزان دەکات دەگاتە ئەو ئەنجامە کە خێزان وەکو دەستگایەکی سەرەکی لە خزمەتی سیستمی دەوڵەتدایە. دەوڵەت بە ئایدۆلۆژیای خۆی ئەم ڕاستیە لەسەر خێزان دەسەپێنێ. زۆری سەرباز هاوتەریبە لەگەڵ بەهێزبوونی دەوڵەتدا. چەند کرێکار و خەباتکاری دەوڵەت هەبێت ئەوەندە بەهێزتر دەبن. بەڵام ئەمە گوشار لەسەر جەستەی ژن دروست دەکات و دەبێتە هۆی لاوازبوونی و هەمیش زووتر ژن پیر دەکات. کێشە سەرەکیەکە لە نێوان ژن و پیاودایە کە پێویستە چارەسەر بکرێت. ئەگەر ئەم کێشەیە چارەسەر ببێت، ئەو کاتە ژنان و پیاوانیش دەتوانن خۆیان لە زۆرخستنەوەی منداڵ ڕزگارکەن. بۆ نمونە هەموو بوارەکانی ژیان، چ ئابووری، تەندروستی، سیاسەت، ئاین و ماف پێویستە لە خزمەتی پێکەوە ژیانی ئازاددا بێت. هەتا ئەم پەیوەندیانە خۆیان لە کۆلایەتی ڕزگار نەکەن، هیچ کێشەیەکی دیکە چارەسەر نابێت. بۆیە دەستگای خێزان زۆرتر پێویستە با ڕابەرایەتی دوولایەنەی ژن و پیاوی ئازاد ببێت و دیموکراتیزەتر ببێت. ژن بە تێگەیشتن لە جەستەی خۆی و هەزری خۆی پێویستە لەگەڵ سروشت هاوسەنگی دروست بکات و سەر لە نوێ ئەم تایبەتمەندیە بنیاد بنێتەوە و پێشی بخات. بۆ پێش ئاڵۆزیەکانی سەرزەوی ڕۆژ بە ڕۆژ بەرەو نەمان دەچن.